هێزەکانی پێشمەرگە لە سنووری خورمات و پەلامارێکی تیرۆریستانی داعش بۆ سەرسەنگەرەکانیان لە گوندی حلێەوە تێک دەشکێن و گورزی کوشندە بە چەکدارانی داعش دەگەێنن. لە گوندی علێوە چەکدارەکانی داعش لە سێ لاوای هێرشیان کرد بۆ سەر بارەگای سیرە و هەردوو ڕەویەکان. ئێمەش بەڕێکەتین لەگەر برادرانی لیوای 16 لەگە برادرانی تۆپخانە بەهانانەوە هاتین. پێشمەرگە قارەمانەکان گورزێکی زۆر کورچک بڕیان لێدان، نەیانتوانی هیچ شوێنێک بگرن، هیچ شوێنێک کۆنتترۆل بکەن. نزیکەی سعات و نیوێک بۆ 2 سعات شەڕ بەردەوام بوو. پاشان چەکدارەکانی داعش وەکو پیشەیەمی شەیان ترسنۆکانە ڕایان کرد و هەراتن. چەکدارانی داعش هێرشیان کردە سەرێمە لێرە لە دوو بێکەسیان لێرە لە مەدانان لێرە و لێ ناوسۆتانی زۆر تقریبا هەتا سعات 1:30 شەڕەشی زۆر بەردەوامیان دەگەرمەکە. ئێمەش ئەلحەمدولیلا پشت بەخوای لیان هاتینە دەر تەقەشی باشن شەڕەشی باشن تەگەر کرد و چەکداری داعشن هەموو تێکشکان و فەرماندە و پێشمەرگەکانی میحوەری خورمات و ڕای دەگەێنن کە داعش لە سنووری مووسڵەوە بەرەو ناوچەکانی حەوزەی حەمرین و زەرگا دەکشێتەوە و ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حکوومەتی عێراقی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی حەویجەی پشتگوێ خستووە. ئەو هۆکارەکەی دەگەڕێت سەکەم دەرخەمی حکوومەتی عێراقا کە هاویزەی فەرامۆش کرد ڕیازە ئەو گوندانە هەمویان کۆبوویتەوە لێندەرێکە ئەوانش دێن هجومی سەر سەنگەرەکانی پێشمەرگە دەکەن. هەموو هۆکارەکە هۆکارەیە. دومین زیاتریش ئەکسەری ئەمیرەکانیان یەو گوندانەنە یەو دیانەنە لێرە کۆبوونەوە خەرکەکی زۆر لە ومەتیخانە داعشە. داعشەکان لەو سنوورە زیاتر لەبەرەوەی قەوەتی زەخمیان هێخستی ئەو سنوورە لەبەرەوەی هەتا ئێستا هیچ ئەوەک نەکرا و ئەویجام هیچ هجوومەکیان نەچێتە لەبەرەوەی ئەو داعشەکانی مووسر هەموو ئەشێن هەموو دێنە ئەو سنوورە. ئەو سنوورە زۆر بەرفرەوانە، سنوورەکی زۆر گەورەیە. پێویست بوو لێرانە پێشەکی جەیشی عێراقی دەست پێش خەربی لێرانە پەلامار بدە و ئەویجە ئەوانە چونکە ئێرە بارەگای سەرەکی دەحشە لەو سنوورە. خەرچی دووس خورمات و کەرکووک دڵنیا ئەکەینەوە ئەگەر سەتان زاری دیشن هێرش بۆ بینن دڵنیای نەکەینەوە یەک بس لە خاچی کوردستان ناتوانەوە بەزێنن. زۆر دەستخۆشیش لەو برا پێشمەرگانە ناکەم کاوشۆ شەڕەکی زۆر قارەمانیان کردووە. پێشمەرگەکانی میحوەری خورمات و دڵنیای دەدەنا پێکهاتەکانی خورمات و کە بە هیچ شێوەیەک ڕێگا بەوە نادەن تیرۆریستانی داعش ئارامی ناوچەکە تێک بدات.